ئەم بەرنامەیە بە سپۆنسەری هەویری دەدانی فلۆرۆداین پێشکەش دەکرێت. بینەرانی ئازیز و خۆشەویستی رادیۆ و تەلەڤیزیۆنی سلێمانی لە هەر شوێنێکن سڵاوی ئێمەتان لێبێ و ئەم کاتتان باش. پرۆگرامێکی دیکەی ئێواری سلێمانیتان پێشکەش دەکەم بۆ ئەمڕۆ میوانداری زۆر بەڕێز کاک دانا جەمالمان کردووە کە بەڕێزیان بەرپرسی ڕێکخراوی شارن قسە و باسەکەین لەسەر کار و چالاکیەکانی ئەم ساڵی ڕێکخراوی شار. پێم خۆشەوە پێش ئەوەی بڕۆمە لای میوانەکەمان ئەوەتان پێ بڵێم کە ئەم بەرنامەیە بە سوپاسەوە بە سپۆنسەری هەویری ددانی فلۆرۆداین پێشکەش دەکرێت. کاک دانا سڵاوت لێبێ بەخێربێ. زۆر سپاس بۆیەوە، سپاس بۆ بەرنامەکەتان. دەستان خۆش. مەمنونم، زۆر سپاس، خۆشحاڵم کە دووبارە لە بەرنامەیەکی ترا گفتوگۆکەین. زۆر سپاس، منیش خۆشحاڵم. دەستان خۆش. کاک دانا پێم خۆشە سەرەتای پرسیارەکانم لەوە دەست پێکەم بزانم باسێکی ڕێکخراوی شارم بۆ بکە، بزانم ماوەی چەندێکە دامەزراوە و ئاماج لە دروستبوونی ڕێکخراوی شار چی بووە؟ بەڵێ خۆی ڕێکخراوی شار بۆ گەشتپێدانی مرۆیی لە ساڵی 2005 دامەزراوە بە قۆناغ، چونکە مێژوویەکی دوور و درێژی هەیە. سەرەتای کارکردن بۆ کاروباری ڕۆشنبیری و هونەری بوو و دواتر پەرەمانبا بەم ڕێکخراوە کە ئێستا لە بواری گەشتپێدانی مرۆیی ئیشەکات. واتە ڕێکخراوێکی خانزانجنەویستە بۆ خزمەتکردنی تاکانی کۆمەڵگا و پەرادا بەبارە و تواناکان و بە تایبەتی لە بواری گەشتپێدانی مرۆییە خۆی بینێتەوە و خزمەتەکەات. بزانم ماوەی چەندێکە دامەزراوە؟ مێژوویەکی دوور و درێژیە، دڵنیام پێم خۆش بزانم چەند ساڵە دامەزراوە؟ ئەگەر وەکو ئاماژەم پێکرد ئێمە لە 2005ەوە لە سلێمانی دامەزراوین و خزمەتەکەین. هیچ لقێکی ترتان نییە لە شار و شارۆچەکانی دیکە خۆت هەر ینی چەقی ئیشکردنتان بە تایبەت لە شاری سلێمانیە؟ خۆی ڕێکخراوی شار ناوەکەی خۆی بەخۆیەتی، ناوی ڕێکخراوی شار بۆ مانای ناکە ئێمە بتوانین بەس لە ناو سلێمانی یشکین یان ناو شارە یشکین. بە پیسمانزانی ئۆفیسی سەرەکیمان لە ناو شارا بێت، بەڵام دواتر خزمەت و پرۆژە و کار و چالاکیەکانمان ڕنگدانەوەی هەبێ بۆ شار و شارۆچکەکانی سلێمانی و دەرەوەی سلێمانی، ینی هەر لە ناو سلێمانیشمان نەکردووە، بەگرە لە شارەکانی تریش وە زۆر چالاکیشە بۆ پیسی کردووە لە دەرەوەی کوردستانیشی تیا بکەین. بەڵێ مش بۆ ئەو پرسیارم کرد چونکە کارەکانتان ینی لە دەرەوەی شاری سلێمانی ئەبینجێ و دەستخۆشین بۆتانێ. بزانم چەند ئەندامتان هەیە لە ئێستا کاک دانا و ئەندامەکانتان هەمویان لە ناو شاری سلێمانی خۆ لە دەرەوەی شاری سلێمانی ژەر ئەندامتان هەیە و پەیوەندیتان هەیە؟ خۆی ڕێکخراوی شار بۆ پێیکە ئێمە ڕێکخراوێکی ئەنجومی ناحکومین ئیش لەسەر چۆنایەتیەکەینەوە کە چەندایەتی ئەوە شیعارێکە کە ئێمە بڕوامان پێی هەیە، چونکە ئێمە ئەندامگیری ناکەین، بڕوامان بەوەی هەر کەسێک بێتە پێشەوە بیەوێت ئیش بکات ئەوە خۆی ئەندامی ئەو ڕێکخراوەیە و بڕوامان بەوە نییە کە ئێمە وەکو ئەوەی ئێمەش جیاکاتەوە لەگەڵ ڕێکخراوە حیزبیەکان ئەوەیە کە ئێمە مەدەنیانە ئیشەکەین لەسەر ڕێژە ئیش ناکەین، بەڵام بۆ کاروبار و هەیئەی ئیداریەکان بێگومان ئێمە ئەو ستافانی کە کارەکەن لە ناو پرۆژەکانە خۆیان لە 60 کەس کە بەدەستی کارگێڕیەوە تاکو بەرپرسی بەشەکان و ئەوانی کە لە ناو بەشەکانە ئیشەکەن و ڕۆڵە بینن و ستافی مامۆستایان و بۆردەکانی کە هەمانە بۆردی ڕاهێنەران و بۆردی خۆبەخشان و بۆردە هونەریەکان، ئەمانە هەریەکە و لە بوارێکە ئیشەکەن، بەڵام وەکو پەیوەندی لەگەڵ کەسایەتیەکان پەیوەندێکی باشمان هەیە و بۆ هەر چالاکیە دەتوانم بڵێم ڕێژەیەکی زۆر خەڵک خۆی بە ئەندامی ئەم ڕێکخراوە و دۆستی ڕێکخراوەکە ئازانێت. بەنسبەت دەرەوەی شاریش بێگومان ئێمە چەندین کەسایەتی هەن کە ئەتوانم بڵێم وەکو فەرع و لقی ئێمە کارەکەن لە شار و شارچکەکان. باش، بزانم لە هەرێمی کوردستان لە ئێستا ژینگەیەکی چۆن ڕەخساوە بۆ ئەم ڕێکخراوانە تا چەند حکوومەتی هەرێمی کوردستان یارمەتی دێر بۆ ئەم ڕێکخراوانە بە تایبەت ڕێکخراوەکەی تۆ؟ خۆی ئەتوانم بڵێم بەداخەوە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی کە ئامانجییان هەیە بۆ خزمەتی باشتر بکرێن بۆی کە پەیامی جوانتر بگەێنن، بەڵام لە ئێستا وەکو ژینگەی کە دروست بووە لایەنی ئیداریەکی باشە، ینی هەنگاوی ناوە فەرمانگەیەک دروست بووە بۆی کە مۆڵەت و لێپرسینەوەی ڕێکخراوەکان بکات لە کار و چالاکیەکانی وە شێوازی سەربکردنی، بەڵام ئەتوانم بڵێم لە 2013 بۆی ئەو هەموو قەیرانانی کە هاتووە بەسەر هەرێمی کوردستانە ڕێکخراوەکانیش بێبەش نەبوون، ئەمەوەی کردووە کە نە منحە هەبێت نە پرۆژە هەبێت بۆ ڕێکخراوەکان لایەن حکوومەتەوە کە هەممان نەزانین ڕێکخراوەکان پردێکن لە نێوان هاوڵاتی حکوومەت و من بڕام بەوە هەیە بێت ئەو پەیوەندیانە پەیوەندیەکی
تێگەیشتن و ئاشتیانە بێت نەوکە دژ بێت چکە ئێمە وەکو ڕێکخراوەکان ماتۆڵ پەیوەندیمان هەڵگرتووە پردێکین ئەبێ بە نەرمونیانی لەگەڵ حکومەت و ئەو فەراغانی کە هەیە ئێمە پڕیکەین وەکو ڕێکخراوەکان بەڵام ئەتوانم بڵم زۆر جار ڕێکخراوەکانیش ئاراستی کارکردنیان گۆڕیەوە بۆ فشار و بە مانایەکی دژ یعنی لەگەڵ دەسەڵات کە ئەمە بە بۆچوونی من یەک ناگرێتەوە لەگەڵ کاری ڕێکخراوەیە ڕاستە ئێمە پێویستە کات بۆ ئامانجەکانمان کۆدەنگی دروستکەین و فشار دروستکەین بەڵام نەگاتەوەی کە وەکو حیزبێکی ئۆپۆزیسیۆن تۆ خۆت پیشان بێت و جەماوەت بە ئاراستێکی هەڵەیە بەریت. ئەمە بۆ زۆربۆری ڕێکخراوەکان ناگەڕێنیتەوە لە ئێستاە کە سێرکەی عنی ژمارەیەکی زۆر ڕێکخراو دروست بووە لە ئێستاە. بێگومان ئەو دەرگایی کە فەرمانگەی ڕێکخراوە حکومیەکان کردوێتی بە 3 کەس ئەتوانێت ڕێکخراوێک دروستکەیت ئەمە وای کردو زۆر ڕێکخراو هەیە ئامانجی هەیە بۆ خزمەتکردن زۆر جاریش هەیە بۆ بە چاولێکەری و زۆر جاریش هەیە بۆ مەرامێکی تایبەت یاخۆت دژ ئەتواندرێت بەکار بهێنرێت ئەمە وای کردو ئێمە هەڵکشان بۆ 5,000 ڕێکخراو بێگومان چاک و خراپی تیا هەیە ئەمە وای کردووە کە ئەتوانم بڵێم ئەوەی کە بەڕێز باسیەکەیت ڕنگدانەوە یابێ لە سەر ڕێکخراوەکان بەڵام بەگشتی ئێمە لەگەڵ زۆری ڕێکخراوین بەڵام لەگەڵ کار و چالاکی شین چکە کاری ڕێکخراوەی ئەوە نیوەکو تۆ دایرەیەکیش بیت حکوومەت پارەت باتێت تۆ سەرفیکەیت ئەبێت ڕێکخراو خۆی ئامانجی هەبێ خۆشی لە سەرچاوەکان بات حکوومەت بیاخۆ کەرتی تایبەت بێت و خوا پێداوەکان بن پشتگیری لە پرۆژە و کار و چالاکی ڕێکخراوەکان بکەن هەتاکو مەهام و ئامانجەکانیان بێن نەدی ئامانجەکانی ژەبێ خزمەتی شخصی نەبێت و خزمەتی کۆمەڵگا بێت. باش بزان باسی ئەو تر کە لە ئێستا خۆی ئادا لە 5,000 ڕێکخراو و ئەم ڕێکخراوانە وەکوی کە باسی کرد 3 کەس ئەتوانێت ڕێکخراوێک پێک بێنێت کە ئەمە ینی ئاسانکاریەکی زۆر کراوە بزانم لەلایەن حکوومەتەوە لەلایەن وەزارەتەوە هیچ کات مثلەن چاودێری ئەکرێن ئەم ڕێکخراوانە ساڵانە بۆ نمونە سەردانیانەکەن بزان کار و چالاکیان چییە چاودێری ئەکرێن ئەو پارەی کە بۆی دابین کراوە لە چیا سەرف کراوە داهاتەکەیان چۆن سەرف ئەکرێت ڕاستە وەکو ئاماژەم پێکرد لە 2013 لەبەرەوەی فەرمانگە کە دروست بووە منحە نابەخشێت بە ڕێکخراوەکان نەیتوانیوە سەردام بکات و فەرمانگەیەش لە ڕاستیە 5,000 ڕێکخراو سەرپەرشتی بکات و لە شار و شارۆچکەکان ئەمە بە بۆچوونی من لەبەر کەمی فەرمانبەرانی ناو فەرمانگەکەەوە ستافیان کەمە و داهاتیان کەمە نەیانتوانیوە مەهامەکی خۆیان بێن نەدی بەڵام هەوڵدان هەیە بۆ نمونە ئێستا فەرمانی کارگێڕی بێت و ساڵانە تازەی کەیتەوە راپۆرتی داراییە بێبەری بەڵام پرسیارەکە لەوەیە ئێمە ئیش لەسەر فەرمانی کارگێڕی ساڵانەکە کەیان تۆمارەکەین چکە دوو بابی جیاوازە ڕێکخراوێکە بە 3 کەس ماڵات وەرەگری و خۆی تۆمارەکات فەرمانگە ئەو ڕێژێ بەرزەکاتەوە بەڵام وەکۆی کە بە دوواداچوون کات کە ڕێکخراوێک پابەند نابێت 8 ساڵە فەرمانی کارگێڕەکەی تازە نەکردوێتەوە ئایا فەرمانگەیشی لەسەرمە کردووە هەستەکەمە تاکو ئێستا وەکو پێویست لێسەندنەوە نەبووە کە لە ڕێکخراوەکان مۆڵەت وەربگیرێت توشکە بە یاسا ڕێکخراون فەرمانگەش دەستی بەسراوە لە ڕاستیە بە ئومێدم لە ئایندەیە ئەم فەرمانگەیە جورەتیەوە بێ دەستکاری یاساکان بکات هەندێک ڕێکخراو هەیە کە بوونی نەماوە یاخود ئامانجی نییە حسابیان بۆ نەکرێ وەکو ڕێکخراوانی کە ئەکتیڤن چکە ئێمە لە ئەوەنی کە بیرمە چەند ڕێکخراو بووین ئەم ڕێژەیە لە هەڵکشانی شاوبێ هەرە و ڕێکخراوانە دیانن کە خزمەتەکە بۆیە ناکرێت ئێمە و ئەو ڕێکخراوی کە بوونی نییە یەک تەوازن سێر بکرێت و بۆ نەبێ یەک چاوسێر بکرێت بەتەکیت چونکە لە ڕابردوو لە ئێستا شایبینین ینی چەند ڕێکخراوێک کە بە پەنجەی دەست ئەژمێرێن کە هەنی کار و چالاکیانێتی لە هەر بابەتێکا بێ کە سوود ببەخشێ ینی دیارن کە چەند گرروپێکن بزانم پەیوەندیتان لەگەڵ ڕێکخراوەکانی ترا چۆنە هەموو ڕێکخراوەکان NGO بێت ڕەوانی سەر بەخۆتان بێت بزانم پەیوەندیتان چۆنە کەت بۆ لە چالاکیەکانە بۆ نمونە یەک بگرن لە چه چالاکیەکانە زیاتر ئێوە پێتان خۆشەکە بەیەکەوە داببەزن ناو کار و ئیشەکانە زۆر ڕاستە لە ڕاستە وەکو پەیوەندیمان باشە وەکو ڕێکخراوەکی خۆمان بەگشتی هەموو ڕێکخراوەکە نازانم هەر یەکەوە هەمانگی و ئامانجێکیە بەڵام وەکو ڕێکخراوی ئێمە زۆر باشە بۆ پێی کە من پێشتر بەرپرسی تۆڕی ڕێکخراوەکان ئۆفیسی سلێمانی بووم کە
لە ساسی هەموو کوردستان بوو ئەمە وای کردو لەگەڵ شارچکەکانی تریشا ئێمە وەکو پەیوەندی ڕێکخراوی شار ببەسێتەوە بە ڕێکخراوەکانی تر و ئاشناییمان هەیە لە ئێستاشدا گروپ چاتێکمان دروست کردووە هەر بەندە دروستی کردووە بۆ ڕێکخراوەکانی سلێمانی سەرەتا دواتر کردومانە بە ڕێکخراوەکانی کوردستان کە خۆشبەختانە نزیکی 170 سەرۆک ڕێکخراوی تیا هەیە ئەمە وای کردو زۆر جار هەیە کۆدەنگی دروستکەین پێکەوە فشار دروستکەین ئەگەر ئیشێک ویست بێتمان ئیشی تیا بکەین پەیامەکانمان گەیاندووە بە دەسەڵات خۆشبەختانە چەندین یاداشت و کاری پێکەوەیمان تیا کردووە تازەترین کاری پێکەوەیمانەوەیە کە 1970 ڕێکخرا و پێکەوە هەماهنگ بوون یاداشتێکمان نووسیوە بۆ حکوومەت کە مافی مامۆستا بدرێت و مامۆساش بارکی خۆی هەستێت کە دەست بکەینەوە بە پرۆسی خوێندن و لە پاڵیشیان مافەکانیان نەفەوتێت ئەمانەش هەمووی کاری ڕێکخراوەی بۆ کە پێکەوە ئەم پەیوەندیە دروست بۆ بۆیە ئەتوانین ئیش بکەین دەستان خۆش بێت کاکدان ئەبزانم زیاتر لە چ بوارێکە ئێوە کارەکەن بە تایبەت بۆ ئەم ساڵ کار و پرۆژەتان زیاتر لە چ بوارێکە بۆ بە تایبەت هاوین پێم خۆشە بزانم ئەم هاوینە ئێوە کار و چالاکیتان زۆر بوو بۆ ئافرەتان بۆ قوتابیان بۆ گەنج پێم خۆشە بەوردی بۆم باس بکەیت خۆی بۆ پێی کە ئێمە ڕێکخراوێکین کە ئامانجێک باشگرێکمان هەڵگرتووە بۆ گەشتە پێدانی مرۆیی زیاتر لە بوارانەیە ئیشەکەین کە پەیوەندی بە مرۆڤەوە هەیەەوە تواناکانیان بخەینە گەڕ خۆشبەختانە ئەتوانم بڵێم ئێمە بەردەوام ئیشمان لەسەر ڕۆژە جیهانیەکان کردووە تیاشیا خول و کۆڕ و سیمینارات و وەرکشۆپمان تیا ئەنجام ماوە بۆ ئەم ساڵ کە تیا بووین چکە مێژوویەکی دوور و درێژ هەڵبەتە خزمەتی زۆرمان کردووە لە هەموو ئەو بوارانە بەڵام لەم ساڵە خۆشبەختانە توانم بڵم لە هاوینە توانیمان چەندین سیمینار بۆ مەکتەبەکانی ناو شار و دەرەوەی شار بکەین بۆ قوتابیان و بۆ مامۆستایانیش چی بۆ ئەو سیمینارانە باسی لە چیەکە زیاتر شێوازی سعیکردن مامۆستای سەرکەوتوو و متمانە بەخۆبوون ئەمانە هەمووی گرنگە بۆ قوتابیش و بۆ مامۆستاش کەسانی پسپۆرمان هەیە بۆ پێی ئێمە بۆردێکمان هەیە بە ناوی بۆردی ڕاهێنەران کە خۆی بینێتەوە لە زیاتر لە 12 کەسایەتی کە ئەکسێتیان زیاتر دکتۆر و مامۆستا و ڕاهێنەری نێودەوڵەتین خۆشبەختانە خۆبەخشانە کە لەگەڵمانە کارەکان بۆ بابە توانیمانە بچینە ناو مەکتەبەکان و خزمەتیان پێ بکەێنین جگە لەوەژ ئێمە توانیمانەکە لە ناو ئۆفیسیشە خولی تایبەت بکەینەوە بۆ هەم بۆ قوتابیان و هەم بۆ خانمان لە ئەو بوارانی کە پێویست بوو بێت ئێمە درێخیمان نەکردووە ئەوەی کە تواناکان زیاکات ئێمە ئیشمان کردووە بۆ نمونە بۆ خانمان خولی ڕستن و چینینمان کردوێتەوە خۆشبەختانە ناتوانم بڵێم لە دوای ئەوەشە بۆ بڕوانامەکەیان شوێنێکی گونجامان بە باشزانی بۆیان کە ئاهەنگیان بۆ ساز بکەین و تەنانەت خۆشبەختانە ئەڵێم کە خات کوێستان وەزی کار و کاروباری کۆمەڵایەتیش حەزوری هەبوو بڕوانامەمان پێبەخشین تەنها بۆی کە بڕوایان بە تواناکانی خۆیان هەبێت ئەم چالاکیانە ئەنجام دراون وەکو چالاکیەکانی تریش چالاکی تێمان زۆر زۆرە ئەگەر ئەو چالاکیانە چەند ڕۆژ بەردەوام ئەبێت ئەوانەی بە تایبەت بۆ ئافرەتەکان کە باست کرد کێن ئەوانەی ئەو دەور و خولانە ئەڵێن و ئەو کەسانی کێن زیاتر حەزەکەن لە خولەکانە بەشدار بن خانمانی ماڵەوەن یاخود ئەو کەسانن کە خاوەنی کارێکی خۆیانن چونکە زیاتر ئەو دەوراتانی کە ئەوترێتەوە بۆ باست کرد ینی هۆکارێکە بۆ ئەوەی کە ئافرەت بتوانێت دوایی خاوەنی ئابوورێکی سەربەخۆی خۆی بێ ئەگەر لە ماڵیشەوە بتوانێت هەنێک وردە ئیش بکە بتوانێت ئابوورێکی سەربەخۆی خۆی بۆ خۆی دابین کە بزەم زیاتر خانمانی ماڵەوەن حەزەکەن بەشداری ئەو ئیشانە بکەن و ئەو خولاتانە بکەن یاخود خانمانی دیکەش هەیە خۆی مەسلەی خولانیە من چکە گەشە پێدانە ناتوانین بڵین ئیلابێ خانمی ماڵەوە بەشداری بکە بەڵام زۆرینەی ئەوان کە بە دوای دەرفەتی کار ئاگەڕن ئەو خولانی کە ئێمەیەکینەوە ڕستن و چین یاخود کاری هەویر کاری دەستی بۆ هەموویەتی و هەمە ڕەنگە هەیە حەزی هەیە بۆ ئیشەکەت و خۆشی سەرچاوی مادی هەیە مۆزەفە فەرمانبەرە بەڵام حەزی هەیە بەڵام ئەکسەرێتی زیاتر ئەوانن کە خانمی ماڵەوەن ئەنەوێت دەرگایە بکرێتەوە بۆی کە خۆشیان بەهر و تواناکانیان بدۆزنەوە هەتاکو خزمەت بکەن و داهاتیشیان دەستکرد بۆیە بۆ خانمان بەم شێوازەیە بۆ مەسلەی توانای قوتابیانیژەوە بۆ ئاسی خوێندنی خۆیان بابێکی ترە بۆ گەنجانیش
ئەتوانم بڵێم جۆرێکی تر ئیشەکەین هەر یەکە و ئامانجێکمان هەیە بۆی گرنگەوەیە لە کۆتاییە بڕوامان بۆ هەیە ئامانجەکەی خۆمان بینێدی گەشە ببین بە تواناکانی تاک. هەمیشە بینیمانەوە بیستمانە کە زۆربەی ئەو ڕێکخراوانی کە ئەو دەورات و خۆلاتانە ئەکەنەوە ینی بە تایبەت بۆ قوتابیان کە لە هاوینام ینی بڕێکی پارە وەرئەگرن هەنێک کات هەیە لە خێزانێکە بۆ نمونە 1-2 قوتابی هەیە ینی خێزانەکە ناتوانێت بۆ نمونە 2 قوتابی بنێرێتە خولەکە لەبەر بڵێن زۆری پارەکە. لای ئێوە چۆن ئاستەکەم ئەوەی باس کرابێت کە ئێوە عنی مەبلەغێکی زۆر کەم وەرئەگرن تەنها شتێکی ڕەمزی ئێمە کوڕێخلای شارتان لەوە کردوێتەوە لە ڕاستیەوە کوڕێخلای شار پێشتر خولمانە کردەوە بۆ پێی کە بۆ خولی دوانزەکان بۆ قۆناغی دوانزە بۆ نمونە بۆ 20ەکە تاقیکردنەوەی یەکەم و تاقیکردنەوەی دووهەم بێ بەرامبەر مامۆستاکان خولیانە کردەوە دواتر بۆ تاقیکردنەوەی نیوەی ساڵ و کۆتایی ساڵ ڕۆژی 5,000 مان وەرەگرت دواتر ئەم پرۆژەیە دەلەبەی زۆر ڕووی لێ ئێمە کرد ئەمە وای کرد کە حکوومەتیش ڕێگەنەیە بە ڕێکخراوەکان بەداخەوە کاڵم ئەوتیانە بێت مۆڵەتی پەیمانگا دروستکەن کە مۆڵەتی پەیمانگار دروستەکە ئەلبەتە یاسا و ڕێسای خۆی هەیە و باج و ڕسومات و کاری خۆی هەیە ناچار بووین پەیمانگای شاری نمونەی دروستکەین کە خۆشبەختانە ناتوانم بڵێم ئێستاژم پەیمانگایە لە چاو پەیمانگاکانی تر هەر کاراسانی زۆرمان کردووە بەشێکی تایە خۆبەخشیە هەندێک دەرگامان کردوێتەوە بۆ مامۆستاکان ئەگەر خۆبەخشی بیڵێتەوە ئاسایی و یاسایە لای ئێمە ئۆفیسەکەمان لە خزمەتیانایە هەندێک مامۆستا هەیە یەک دەوراڵێتەوە بێ بەرامبەر هەندێکیشی هەیە بە پارێکی ڕەمزی کە ئەوێ خزمەت بکات ئێمە ئەو دەرگایانەمان کردوێتەوە. زۆر باشە بەردەوامە بین کاکدانا بەڵام ڕکلامێکمان هەیە بینەرانی ئازیز ڕکلامێکمان هەیە کە ڕکلامی سپۆنسەری سەرەکیمان هەویری ددانی فلۆرۆداینە با پێکەوە بینەرە بین و ئەگەڕێنە وڵاتان. هەڕۆڵ و مێخەکە بەکاربێنێ بە خۆسە چاکەبی بۆ ماوخە بوێنە عادی بووکە هەمی خوێنە ئەم دەرمانە بەکاربێنە وەڵا بێبیکی بە تاقمەتەمای چی لۆکە هەندی ئەیوی چییە بی ئەو چی کاکە ئەو بۆ هاوارەکەی دارمێشدا فلۆرۆداین بەکاربهێنە چی داین؟ هەویری ددانی فلۆرۆداین بەریتانیا باشترین چارەسەری پووک و ددانە گرانە؟ نا گران نییە بە دڵی تۆێ 4 جۆری هەیە هەر 4 جۆرەکەی کاری زۆر باش لەسەر پووک و ددانەکەن بە دەرلەوەی ددانە پاکاتەوە بەهێزیەکات و سپیشیەکاتەوە بە فلۆرۆداین زەردەخەنەیەکی درەوشاوە بەدەست بێنە. دووبارە سڵاوتان لێبێ کاکدانا باسی ئەومانە کرد باسی ئەو دەورات و خۆلانت ئەکرد ئەوەی بزانم هەر لە پەیمانگاکەشتان پارێکی کەم و ڕەمزی وەرئەگرن وایە ئەم دەوراتانە بەردەوام بە بیاخۆ تەنها بۆ هاوینە خۆی هاوینان بۆ خولی بنەڕەتیەکانە لە بۆ مناڵانە توانین بڵین لە یەک بۆ هەتاکو پۆلینۆ بەڵام خولەکانمان بەردەوام هەیە ئێمە بۆ قۆناغەکانی تر بەڵام بەداخۆ ئەم ساڵ بۆی ئەم بایکۆتەوە ئەتوانین بڵین قوتابیان و خوێندکاران بێبەش بوون لە خولەکان بەداخەوە بزانم لە ئێستا لە پەیمانگاکەتانە چ دەورات و خولێکی ترتان هەیە بە بەردەوامی ینی بە بەردەوامی ساڵ چ شتێک تایبەتتان کڕیان خەڵک زیاتر ئەو کەسانی کێنە لای ئێوە زیاتر حەزەکەن چ دەوراتێکیان بۆ بکەنەوە چه خولێکیان بۆ بکەنەوە داوای چی شتێک ئەکەن زیاتر لە ئێستا ئێمە پەیمانگاکە لەبەرەوەی بۆ بەهێزکردنە ینی خۆی پەیمانگاش بە چەند یاسای ڕێکخرێ هەیە پیشەیە هەیە بەهێزکردن هەیە زمانە ئێمە بەس مۆڵەتی بەهێزکردنمان وەرگرتووە ساڵانە ئێمە ئەو خولانی کە پێویستە تایبەتی بۆ پیشەیەکان بۆ ئامادەی بازرگانی یاخود سەناعە خولەکانەکەینەوە لە هاوینانیشا بۆ مناڵان وەکو ئاماژەم پێکرد بەڵام لە ئێستا لەبەرەوەی کە خوێندن بایکۆتە خولەکانیشمان بایکۆت کردووە بەداخەوە بەداخەوە بزانم لە نوێترین چالاکیتانە کە مانگی 11 بۆ یادی دامەزراندنی شاری سلێمانی کردان پرۆژێکی زۆر جوان بوو بزانم ئەم پرۆژەیە ئەم ساڵێکم ساڵتانە کردوتانەوە چیەوە سەر چاوی کرد چۆن بۆ ئەم بیرۆکە جوانەتان لای ئێوە تەشانێک کرد چووکە باسیەوە کرد کە ئێمە لە ساڵیادەکانە
لە ڕۆژە جیهانیەکانە ئێوە بابەتتان ئەبێت وە ئیشتان ئەبێ بزانم چۆن بوو ئەمەی ئەم ساڵ ئەوە زۆر بە گەورەی کرا؟ بەڵێ خۆی ئێمە ڕێکخراوی شار لە 2012 دەستمان کرد بە یادی سلێمانی کە چکە ئێمە لە هەموو بۆنە و یادەکان دواتر ئاماژەی پێیەکەین کە ئێمە ڕۆڵمان تیا بینیەوە ئیشمان تیا کردو بە تایبەتی لەم ساڵیشە چالاکی زۆرمان کردو بەس بسا لە یادی سلێمانی لە 2012 دەستمان پێ کرد هەشتەمین ساڵ بوو کە ئەم ساڵ کردمان ئێمە پێویستمان زانیوە کە یادەکە یادێک نەبێ بەس ئاهەنگ و خۆشیەکان بێت تیاشیا ئێمە لەبەرەوەی کە کۆمەڵە کەسایەتی هەن لە بواری هوەری و ڕۆشنبیری و کەسایەتین خزمەتیان کردو بەم شارە بە تایبەتی شاری سلێمانی کە پایتەختی ڕۆشنبیری ناسراوە نازناوێکی جوانە ئەم نازناوە لە خۆیەوە بەدی نەهاتووە هەندێک خەڵکی شەو نخۆنی بۆ کردووە لە بواری هوەری بە یاخود ڕۆشنبیری چکە هەمومان نەزانین ئەو دوو بوارە زۆر گرنگن بۆەوەی کە کۆمەڵگا بناسێنێت بە ڕووی دنیاە ئێمە ساڵانە جگە لەوەی کە بۆنەکە بەرز ڕاگرین و کێک شکاندنێکی تیا هەیە کە ڕەمزە بۆ یادەکەوە وەکو شیرینی خواردنێکیانی لە هەموو خۆشیەکانی شاری سلێمانی بە تایبەت لە کوردستانە ئەو شتێکی وا هەیە کە شیرینی ئەخورە لە سەرەتای بەڵێ ئەجا جگە لەوە گۆرانی و میزگۆوانە هونەرمەندان ڕۆڵی تیابینن شعر تیا موجود دەبێت دەخوێندرێتەوە لایەن کەسایەتیەکانەوە لە ناویشیا بۆ ئەم ساڵ خۆشبەختانە 42 کەسایەتی خەڵات کران لە بوارەکانی ڕۆشنبیری و هوەری و ئەدەبیا کە کاریان کردو و خزمەتێکی زۆریان کردووە بەسەر کرانەوە ئەتوانم بڵم ڕنگدانەوەی زۆر جوانیا بوو و ئەمە ژوای کردووە کە پێشنیاری ترمان بۆ کرێ لە شارچکەکانی تر کە هەمان کار و چالاکی ئەنجام بدرێت کە نوێترینمان نوێی دوانزەیە کە ئەوەکەی زیاتر پێم خۆشە لەسەر ئەو ئیشە زیاتر قسە بکەین دوای باسی ئەو ئیشەکەم بزانم لەسەر چ بنەمایەک ئەو کەسایەتیانەتان هەڵبژارد کاکدانا شل کەس بوونوانە بزانم لەسەر چ بنەمایەک هەڵبژێران و کێ بوون ئەو کەسانیان هەڵبژارد تایبەت بۆ نمونە چالاکیەکانی ئەم ساڵیانتان وەرگرتووە یاخود چالاکیانی ساڵی پێشووشیان چونکە هەنێکیانم بینی کە لەم ساڵە زۆر چالاک بوون بۆ نمونە بە تایبەت شانۆکارەکان بزانم لەسەر چ بنەمایەک بوو خۆی بۆ پێیکە ئێمە هەموو ساڵێک چل کەسایەتی بەسەر بکەینەوەتر زۆرە یعنی وردە وردە ئەوانەی کە ئامانەوێت خزمەتیان بکەین هەر کەسێک تەمەنێکی کرده بێت بەپێی ئەزمون بەپێی خزمەتمان کردووە بەڵام بۆ پێی کە خانمان هەمومان نەزانین ڕێژیان کەمترە لە هەموو ئەو بوارانی کە هوەر و ڕۆشنبیریەوە کەمتریش ڕێژیان بەرەکرد ئێمە ڕەچاویەوەمان کردووە کە نابێت کەس بێبەش بکرێت لەم یادانەیە لە ڕابردوودا ئەو کەسانی کە بە تەمەن ئەوە ستێپ هاتوینەتە خوارەوە لەم ساڵیشە خۆشبەختانە توانم بڵێم هونەرمەندان بە تایبەتی پیاوان ئەوانی کە پڕ ئەزمون بوون ئەرشیفێکی جوانیان بەخشیوە بە شارەکە و بە هەرێمەکەمان دیاریمان کردووە خانمەکانیش ئەوانەمان هەڵبژاردووە گەنج بێ یاخود بە تەمەن چکە بە تەمەنەکانمان زۆرتر گەنج بوون بەڵێ بەڵام ئەزمونیشیان زۆر بوو هەندێکی هەبوو ئەزمونیەوەنە زۆر بوو وەکو وایە 50 ساڵ خزمەتی کرد بێەوەنە خەڵات و بڕوانامەی بەدەستێناوە خزمەتی کردو لە فلیم و درامەکانە ڕۆڵی بینیوە بۆیە ئەوانیشمان بێبەش نەکرد چکە ئێمە ئامانجمان نوێ بوونەوەیە گەنج زیاتر پەری بین بە بارتوانەکانیان بەڵام لە ناویشیا ئەبێ ئەو کەسانەی کە خزمەتیان کردووە لەبیر نەکرێن یعنی ئێمە شیعارێکمان هەڵگرتووە بۆ هەموو ئەو یاد و بۆ نەوشتانی کە ئیشتیاکەین دڵسۆزان نابێت لەبیر بکرێن یعنی ئەوانی کە خزمەتیان کردو خۆشبەختانە بەردەوام ئێمە بەسەریانەکەینەوە و ئەتوانم بڵێم لە ڕوانگەی خەڵات و بەسەرکردنەوە زۆرترین کەسمان بەسەر کردوێتەوە کە ئەتوانم بڵێم لە هەرێمی کوردستان تاکە ڕێکخراوینکەوەنە بایەخ بە و بابەتە زۆر باسی چالاکیەکەتان ئەکرا کە زۆر بە تەرتیب بوو زۆر باش بووە ینی جێگەی دەستخۆشی ینی دیار بووە کە ماندووبوونێکی زۆری لە پشتەوە دەستان خۆش بە هیوادارم بەردەوام بن لە هەندێک فەیسبووکی هاوڕێیانم بینیم کە هەندێک خانەواتەی سلێمانی تانبان کردبوو سلێمانیە کۆنەکان تانبان کردبوو کە باو باپیرانیان خەڵکی ئەم شارە بووە بزانم ئەو بیرۆکەیەتان چۆن بوو ئەم خانەوادانەتان چۆن دۆزیەوە بانگێشتان کردبوو بۆ ئەو فیستیڤالە زۆر پێیان خۆش بوو کە بەسەر کرابوونەوە
خۆی ناوەکەی خۆی و بەخۆیەتی کە یادی سلێمانیە کە یادی سلێمانیش بێت یعنی مێژووی سلێمانی تۆ بەرچاوەگریت ئەو کەسانی کە خەڵکی ئەم شارن تۆ بێ بە دوهێنا بکەڕێت ئاسان نییە بەڵام بە دوواداچوونی ئەوێت بەڵام خۆشبەختانە ئێمەکە یادی سلێمانی چکە بەرنامەی ساڵانی خۆمانەوە هەڵمان بژاردوویشی تیا بکەین هەموو ساڵێک ئەو خانەوادە کۆنانەتان بان ئەکرد یاخود ئەم ساڵ هەر جار و بە جۆرێک یعنی بەس ئەم ساڵ کاردانەوەی زۆرتر هەبوو یعنی بڕیارماننا کە زیاتر هونەرمەندان و ڕۆشنبیران و ئەو کەسانە زۆر گلەیمان لێکرا بەڵام سروشتی قاعەکانی سلێمانی هەمومان نەزانانی و هۆڵانی کە هەن هایکرێز لە هەمویان گەورەتر بوو کە هەڵمان بژاردە بوو بەڵام ئەو هۆڵەش 420 کەس بوو خۆی پیاوتینە بێت 250 بۆ 300 کەس بێ بەزێ من 420 کەسیشمان جێ کردەوە لەگەڵەوەش ئێمە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنیمان بێبەش کرد لەمە بەڵام تەرکیزمان لەسەر خانەوادەکان بوو و هونەرمەندان و ڕۆشنبیران بوو تایبەتتان کرد بوو بۆ یادەکە دەستان خۆش بزان باسی ئەم پرۆژە نوێتان بکەن کە ڕۆژی شەممەی داهاتوو ئێوە ئەنجامی ئێن لە شاری چەمچەماڵەکە هەڵە نەبم بزانم ئەم پرۆژەیەتان چییە چۆن بەردەوامی پێ ئێن لە شار و شارچەکانی دیکە ڕاستە وەکو ئاماژم بەوە کرد کە ئێمە هەر کارێکە ئیشی تیاکێت و دەنگدانەوەی زۆری هەبێت بێگومان شوێنەکانی تێش بیان خۆشە هەمان ئەو چالاکیە بێتەوێ لەلایەن بنەماڵی مەمەد ئاغای چەمچەماڵ پێشنارمان بۆ کراکە هاوکاریان بۆ چالاکیەک خۆشبەختانە ئێمە پێشنارمان کە ئەم چالاکیە گرنگە لە سنوورەکەی ئەوان بکرێت کە خۆی ببینیێتەوە لە خزمەتکردنی هونەرمەندان و ڕۆشنبیران چکە سنوورێکە ئەتوانم بڵێم زۆرتر بە چەک و شەهید بوون و تەسحیان و خزمەتکردن لە بواری نیشتیمانیە دەنگدانەوەی و ڕنگدانەوەی یاوەتەوە بۆ سنوورە پێویستمان بەوە هەبوو کە گەنجانی ئەوانیش بێبەش نەکرێن پێشنیاری ئەومان کرد کە کارێکی هونەری و ڕۆشنبیری ساڵانە بۆ ئەوانیش دروست بکەین کە قەرار وا بوو 12 بەس لەبەر نەبوونی هۆڵ کردمانە نوۆی 12 خۆشبەختانە ئەم پرۆژەیەکی گەورەترە و هەموو هونەرمەندان و ئەدیبان و ڕۆشنبیران تیاجێگەیە بێتەوە لە هەر 5 پارێزگاکی سلێمانی شار و شارچکەکانیشیانی هەموو یەکرێتەوە خۆشبەختانە توانم بڵێم هەتاکو ئێستا کە ئێمە قسەی تیاکەین 6 کەسایەتیمان دیاری کردووە پێوەرەکەشمانەوە بووکە لە 50 بۆ 75 ساڵ بەرەو ژوور بێت واتە پڕ ئەزمون بێت واتە خزمەتێکی زۆری کردبێت لە بوارەکەی خۆیان ئەتوانم بڵێم ڕۆژی شەممە کۆمەڵە کەسایەتی جوان ئاشناکەین بە شاری چەمچەماڵ و گەنجانی ئەوان پێ ئاشنا بن خۆشیەک و جوانیەکە بەخشێت بە شارەکە و لە ناویشیە چالاکی هونەری و ڕۆشنبیری تیا نمایشەکرێت ڤیدیۆیەک نمایشەکرێت کە جوانیەکانی چەمچەماڵ پیشانەدرێت بە ئامانجەوەی کە ئەو سنوورە لە قۆناغێکەوە بۆ قۆناغێکی تر هەنگاو بنێت و بۆ پێیکە هەموو شارەکانیشمان لێوە جێکردەوەتەوە سنوورێکە کە گوندێکی تیا هەیە بەناوی چرموکە توانین بڵین سەرەتای کوشتتوکاڵی و خزمەت شارستانیەتی لێەوە دەستی پێکردووە بۆیە بڕیارماننا هەموو کەسایەتەکانیش لێ کۆ بکەین دەستان خۆش ڕۆماندوو نەبن زۆر سپاس بۆ کاک دانا جەمال کابڕێزیان بەرپرسی ڕێکخراوی شارن بۆ گەشەپێدانی مرۆی ئەمڕۆ لای ئێمە میوان بوو قسە و باسمان کرد لەسەر کار و چالاکیەکان بۆ ئەم ساڵ کە ئەنجامیانەوە هیوای سەرکەوتنیان بۆ خوازین و سپاس بۆ ئامادەبوونە دووبارە کاک دانا سپاسی تایبەتم بۆ سپۆنسەری سەرەکی پرۆگرامەکەمان هەویری ددانی فلۆرۆداین تا پرۆگرامێکی ترە شاد بن خواتان لەگەڵ بێت ئەم بەرنامەیە بە سپۆنسەری هەویری ددانی فلۆرۆداین پێشکەش دەکرێت.